ئەمە ئەو دەمانچەیە کە ئێوارەی ڕۆژی سێشەمە لەسەر پێکدادانێکی سووچی ئۆتۆمبیل محەممەد عەزیز بە 5 گولە هیشام ئیسماعیلی پێکوشت و دواتر هەڵات. پاش چەند کاتژمێرێک لە ئەنجامدانی تاوانەکە محەممەد عەزیز خۆی ڕادەستی پۆلیس کرد و ئێستا بەپێی مادەی 406 لە یاسای سزادانی عێراقی دەستگیر کراوە. بەڕێوەبەری گشتی پۆلیسی پارێزگای هەولێریش دەڵێت ڕووداوی پێکدادانەکەی نێوان دوو ئۆتۆمبیلەکە بە شێوەیەک بووە هی ئەوە نەبووە ڕووداوێکی وا دڵتەزێنی لێ دروست بێت. بەداخەوە دوێنێ ئێوارە لە ڕێگای مووسڵ هەولێر کە بە فلکەی بازەکە ناسرایە لەوێ ڕووداوێکی دڵتەزێ ڕوویدا دوای ئەوەی دوو ئۆتۆمبیل بە شێوەیەکی زۆر ئاسایی ینی بە شێوەیەکی زۆر سووک لێک دەدەن ینی لێکدانەکەی ئەو دوو ئۆتۆمبیلە هی ئەوەی نییە بەو شێوەیە ئەو ڕووداوانەی لێ دروست بێتن دوای ئەوەی هەردوو شوفێری هەردوو ئۆتۆمبیل دێنە خوارەوە دەبێتە کێشەیان دەرەنجام تاوانبار محەممەد عەبدولعەزیز کە دانیشتووی سێبیرانە بە دەمانچە هاوڵاتەکەی تر بە ناوی هیشام ئیسماعیل دەکوژێتن و بە گولەلی دەدا دوای گەیاندنی تەرمەکەی بۆ خۆشخانە بەداخەوە جانی لەدەستدا. کوشتنی هیشام ئیسماعیل لەسەر پێکدادانێکی سووکی ئۆتۆمبیل لە کاتێکدایە. پێشووتریش چەندین حاڵەتی لەو شێوەیە لە هەولێر ڕوویداوە وەکو کوشتنی گەنجێک لەسەر لێدانی فولایت. ئەگەر ڕۆژانە هەموو ئەو تونوتی ژیانە بڵاو بکتەوە لەلایەن خەڵکی چەکدار کە لە شەقامەکان هێرش دەکەنە سەر خەڵکی دەشتێنەوە سەر خەڵکی زۆر زۆرە. وتەبێژی دەستەی سربەخۆی مافی مرۆڤی هەرێمی کوردستانیش ڕای دەگەنێت کاتی ئەوە هاتووە یاسا سەروەر بێت و ڕۆڵی دادگاکان بەهێز بکرێت لە بەرامبەر تاوانی کوشتن. دەشڵێت ڕۆژانە جگە لەو تاوانانەی کە بە چەک ئەنجام دەدرێن و لە دەستگاکان بڵاو دەکرێنەوە بەدەیان حاڵەتی تر هەنە لەلایەن کەسانی دەست ڕۆیشت و بەرامبەر بە هاوڵاتیان ئەنجام دەدرێن. ئەو خەڵکانی کە ئەو کارانە ئەنجام دەدەن بەر لەوەی ئەو کارانە ئەنجام بدەن ینی ئەمانە هەستیان بەوە کردووە کە زۆر بێمنەتن خۆیان لە سەروی یاسا دەزانن خۆیان لە سەروی دەوڵەت دەزانن خۆیان لە سەروی هەموو شتێک دەزانن و وەک ئەوەی کە مژدەی ئەوشیان پێدرابی ئاسایی هەر تاوانێک دەکەن بڕۆن سوڕحتان بۆ دەکرێت ئاسایی سوڕح دەکەین هێز و دەسەڵات و خەڵکێک و بەرپرسێک و عەشیرەتێک لە پشتیانە بۆی سوڵحەکەشیان بۆ بکەن. بەداخەوە ئەمانە دەبێت ڕێگریان لێ بژیرێ. من هیوادارم کابینەی تازەی حکوومەتی هەرێمی کوردستان کابینەیەکی جیاواز بێ لە کۆی ئەو کابینانەی لە ڕابردوو هەبووە بەوەی کە زۆر بەوردی بابەتی یاسا سەروەری بەهێزکردنەوەی دەسەڵاتی دادوەری لە هەرێمی کوردستان بکاتە یەشێک لە پاکێزە هەرە گرنگەکانی خۆی. زۆربوونی چەک لە دەستی هاوڵاتی ئاسایی بووەتە هۆکارێکی سەرەکی بۆ زیادبوونی حاڵەتەکانی تەقەکردن و خۆکوشتن و کوشتن. هاوکات زۆربەی جار ئەوانەی بەهۆی تاوانی کوشتن و دزین لەلایەن دەستگا ئەمنیەکانەوە دەستگیر دەکرێن. پێشووتر پێشینیان لە ئەنجامدانی تاوانی تر هەبووە لە گرتوخانەکان دەست بەسەر کراون. ئەمەش نیشانەی پرسیاری لەسەر سیستەمی پەروەردەی چاکسازیەکان دروست کردووە کە بۆ ناتوانن وەکو پێویست گیراوەکان بە جۆرێک چاکساز بکەن کە جارێک تر نەگەڕێنەوە سەر ئەنجامدانی تاوان بەڵکو بەشێکیان دوای ئازادکردنیان تاوانی گەورەتر دەکەن. وەلی سەلیم کەناڵی ئاسمانی پێم هەولێر.